الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزانم داوامە لە ذاتی پاشی پەروەردگار دڵ و دەروونمان پڕ لە ئاسایش و ئارامی بکە. داوامە لە ذاتی پاشی پەروەردگار ڕۆحمان، دڵمان، ماڵمان، جەستەمان، وڵات و نیشتیمانمان، شارمان، گۆڕەکانمان پڕ لە ئارامی و ئاسایش بکات. ئێمە لە خزمەت کتێبی نایابی الداء والدواء ابن القيم، يا الجواب الكافي لمن سأل عن الدواء الشافي، علامو إمامي قوري زاهد ابن القيم. چەند دەرسێکمان لە دەرسەکانی بەنێو ناونیشانی ئاسایشی ڕۆح خوێندووە و باس کردووە. لە دەرسی پێشوو باسی ئەوەمان کرد کە ئاسایشی ڕۆح تێک ئەچێ بەهۆی گوناهەوە، نەخۆشەکەوێ و زەحمەتی ئەبێ بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەو گوناهانەوەی کە ئینسان ئەیکات. عیلاجەکانیش ئیبن القەیم بۆی باس کردین. قورئان عیلاجە، دوعاکردن عیلاجە، عەمەل و کردەوەی ساڵحی ئینسان، هەموو ئەمانە عیلاجێکی زۆر بەقووەتن، چارەسەرێکی زۆر بەهێزن و دەرونی ئینسان ئاسایش بێتەوە و ئارام بێتەوە. بۆ ئەوی کەماڵی سەعادەت بەردەستی ئینسان بکەوێ، پێویستە ئەسبابەکانی خێر و شەڕ بزانێت لە قورئان و سوننەوە و ئەبێ ئاگای لێبێ. یعنی شەیطان لەگەڵ نەفسیا سەری لێ تێک نەدەن، غەڕای نەکەن، بەهەڵە لە ئیستیغفاری تێ نەگەێنن، خۆی هەڵنەواسێ بە مەسائلی جەبر و ئیرجاءەوە. لە مەسەلەی حوبە پێوا بێ ئیتر مادام ساڵحینی خۆشەوێ ئیتر خوای گەورە ئیلا ئەیبورێ، مەغڕور نەبێ بە کورتەکەی بەخوا. ئەمڕۆ ئیبن القەیم باسی ئەومان بۆ ئەکات فەهمێکی هەڵە هەیە لە قورئان و سوننە کە خەڵکی موسڵمان تێ ئەگا سەبارەت بە تاوان ئەبێ چارەسەر کرێ لە زێهنە. ئەویش بریتێ لەوەی کە هەندێک لەو کەسانی کەوا گوناهکاری ئەکەن و هیچ گوێ نادەنێ، خۆیان هەڵ ئەواسن بە کۆمەڵە دەقی قورئان و سوننەوە و پاڵی پێوە ئەدەنەوە، پشتوێنی لێ ئەکەنەوە. هەندێکیان وتویانە مادام خوای گەورە فەرموویەتی وەلەسەوفە یوعطیکە ڕەبوکە فەتەرضا. طبعا وەلەسەوفە یوعطیکە ڕەبوکە فەتەرضا زۆر گەورەیە. یعنی خوای گەورە لەمەودووە کە لە قیامەتایە ئەوەندەت پێ عەتاءەکە، ئەوەندەت پێ ئەبەخشێ حەتا وەکو ڕازی ئەبی. وتویانە وەڵڵاهی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەت ڕازی نابێ بەوەی یەک فەرد لە ئەفرادی ئومەتەکە بچێتە ناو جەهەنەمەوە، قەت ڕازی نابێ. ئەمە وای کردووە کە بزانە کام دوو دانم پێ دانێکیان داخست و دانێکیان نەما. ئەوەی منیش نییە کاکە، دە بزانە هی کامتانە بولبول یەکێکتان ئەخوێنێ جایتە نازانی کیە. ئەنجا ئەفەرمێ سبحان الله وەلەسەوفە یوعطیکە ڕەبوکە فەتەرضا. خوای گەورە ئەوەندەت پێ ئەبەخشێ حەتا وەکو ڕازیتەکە. ئەڵێن وەڵڵاه پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕازی نابێ ئەگەر یەک فەرد لە ئەفرادی ئومەتەکەی لەناو ئاگرا بێ، ڕازی نابێ. خۆ ئەم قسە زۆر تەواوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕازی نابێ، هەر دووری خەیتەوە. خصومەتە سەر تەیارەکەش بە سفایەمی هەر دووری خەیت. ئەم قسە تەواوە لەلایەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە سۆزە بۆ ئومەتەکەی و بۆ ئومەتان. ئەمە تەواوە ئەم قسە، بەڵام مەغڕوربوون بەم قسەیە خەتەرە، خۆ هەڵواسین بەم قسەیە و دەستکردن بە گوناه خەتەرە. بۆی ئەفەرمێ وتویانە ئەو کەسانی کە ئاوا دەستیان کردووە بە گوناه، تویانە بەخوا ئەو قەت ڕازی نابێ یەک کەس لە ئومەتەکەی ئەو لەناو ئاگرا بێ. ابن القيم أفرمي وهذا من أقبح الجهل.
أما ناشرينترين شوازي جهل نزانية وأبين الكذب عليه ويشكل الدروزور روشنكان بسر بيغمبري خواه صلى الله عليه وسلم بو چونکە ڕێزای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕێزای خوایە هەردێکی پێکەوە أفرمي فإنه يرضى بما يرضى به ربه عز وجل پیغمبری خوا صلی الله عليه وسلم بوشت الراضية بك خوابي الراضية إيه والله تعالى كسير قرآن أكي أبيني خواي قول الراضية عذابي ظالم بدري بلا أمتي پیغمبری خوا صلی الله عليه وسلم عذابي فاسق بدري بلا أمتي بخائن مصر لسر كبائر أو كسي إصراره لسر كبائر طبعا مفهومك هو لمسألة دنگدانوي هي كان محمد زمان حاليك هي لفهمك إما هم جاري علين لا صغيرة مع الاستغفار باشا لا كبيرة مع الاستغفار ولا صغيرة مع إصرار أجر إنسان جناهي كبيرش كتوبة كأخوي يقول هل عفويك أجر كجناهي صغيرة كذ أجر مصر بولا سري مصر بولا سري يعني زور بك لا لو أتي يكجاريش كذا بيت يكجار مصر زور جاوزة يعني مسألة إصرار وشيء إصرار يعني سوربون لسر جناهك لو أتي يكجاريش بك بس هميشه لدلياتي هميشه بك هنجاي بو أنا محاولة بو أكا بانشيكا ما دزجيريش النبي بوي أفرمي لا كبيرة مع الاستغفار ولا صغيرة مع الإصرار كإصراري لقلابو والدود الصغيرة كجورئ بيتو كإصرارك كجورئك أي أجرهاتو إصراري لسر كبائرهم ذهن وفكر وماشي حموي مشغول وكبائره إي والله يا إخواني جورا راضيتي عذاب مصرين لسر كبائر بدا أي باشا أجر خوار راضي بيت أي بيغمري خواه صلى الله عليه وسلم راضي نية أفرمي فحاشا رسوله أن يرضى بما لا يرضى به ربه تبارك وتعالى بيغمبري خواه صلى الله عليه وسلم حاشا لو قد راضينا لظالم كان لفاسق كان لخائن كان لمصرين لسر كبائر ما دام خوالي راضيني أبيج لي راضيني كابو أم بالدانوية ودسكتن بقناه عليه زور قولي وتصور كيكا ما دام لأمتي بيغمري خواه صلى الله عليه وسلم حار قناه أكيبي كان خير أبي زور بوريايوه لمسائل قناه إنسان بروانه وسيري أو لاني تريبك كورا أم قناه جاري وهي لبيش شاوي خواه جل جلاله لبيش شاوي بيغمري خواه صلى الله عليه وسلم أدخات أكويت هندي كان متيانا كورا والله يقول القرآن لسورة زمرة هاتو إن الله يغفر الذنوب جميعا القرآن أني ديكتكاو خاله من أبوري لهرشي قناها أبوري طاب أفرمي أمج ناشرين ترين شوازي جهلة إخوام آيات الشركي شيتيا هرشي قناها لشركة ودس بيكا سري هم قناها كان أساسا كان أم آيات اختلافي تياني لبين مفسر كان أبو حقي تائبة أو كسي توببك إلا أخوة قول قناها يخوش ببازور قورج بقناها كي فإنه يغفر ذنب كل تائب من أي ذنب كان لحرج ولا جناهي كرد بخوي قول ما دام توبك عفويك خو أجر آياتك باسي تائبين نكرد هرشي آياتك باسي هرشي خويا لعبد كان وهرشي فرمايشتك باسي هرشي لعبد كان هم بطال أبويو بلام نابي إنسان مغرور ببوي إن الله يغفر الذنوب جميعا دسكا بجناه كرد النخير يان هندي كترو تيانا كاكا والله هرب حال توحيد هبه درسي بيجو أما جنب يدا توحيد الطوابع إلا برشفاعتك ونجاته لا أجري شابيه تدرو بزريك توحيد طبعا قصة زور غلطة راست إنسان بهوي التوحيد والرزقاري أبي بس أما نابب كاتا ويك إنسان جناهك ما الله كل راية كسي شغلي ليه والله ما دام أهل التوحيد لسك أبا جناه كرت النابت بعكسه أهل التوحيد حقيقي زور لقناها ترسي نقوي الشغل اللي جاي لك يشكاني درسكاني عقيدة أمره زور أو لا أنا زق أكريته تو بس شريك بخوا قرار مدى شيء أكيبك
کاتێک زای کابرا هەرچی گوناهە جێبەجێەکە وەڵا چێ شەریکم بۆ خوا قەرار نەدەوە موحیدم وەڵا مهما كان ئەم کەسە خۆی بە موحید بزانێ موحید نییە چونکە موحید لە کاتی گوناها خوای بیر ئەکەوێتەوە ئەترسێ لێ ئەی ناسی ئەخر ئەوە تەوحیدی حەقیقی خۆ تەوحید هەرەوە نیە بە زمان بڵێم وەڵا تەوحیدی ئولوهی ئەوایە ڕوبوبی ئەوایە ئەسما و صفات ئەوە بەس ئەمەندەیە تەوحید یاخوا ئەمەندە بێ هەموو کەس ئەمە ئەڵێ خۆ ئەبوو هوڕێرە ئەم سیانەی نەئەزانی موحیدیش بوو ئیمامی ئەوبەکر ئەم سیانەشی نەئەزانی موحید بوو ئەسڵەن بیرکەنەوە لە ئیمانی ئیمامی ئەوبەکر باشە ئیمامی ئەوبەکر شەهید بوو یا وەفاتی کرد وفاتی کرد شەهید نەبوو ئیمامی عومەر و ئیمامی عوسمان و ئیمامی عەلی شەهید بوون پلەی کامیان بەرزترە ئیمامی ئەوبەکر باشە ئیمامی ئەوبەکر زۆرتری بەخشی یا عەبدوڕەحمانی کوڕی عەوف عەبدوڕەحمانی کوڕی عەوف زۆر زیاتری بەخشی یا عوسمانی کوڕی عەفان زۆر زیاتری بەخشی ئەی کامیان ئیمانەکەی قورستر و قایمتر بوو باشە ئیمامی ئەوبەکر زۆر شتی تر یعنی کە ئەخوێنیتەوە لە حیاتی ئەصحابە باشە کێ عەزابی زۆر درا لەناو مەککە ئیمامی ئەوبەکر عەزابی زۆر درا نەخێر باشە بۆچی ئیمانی لەوان بەرزتر باشە خەباب زیاتر عەزە درایە ئیمامی ئەوبەکر باشە خەباب زیاتر عەزەتی کێشە بەس ئیمانی ئەم زۆر قورسترە ئیمانی ئومەت بپێوە بە ئیمانی ئیمامی ئەبوبەکر ئەمە بۆچی ئیمان لێرە لە ناخایە بۆی ئینسان پێی وابێ بڵێ وەڵا کاکە من مادام ئیتر ئەوە تەوحیدەکان ئەزانم و پێم وایە خوا تاک و تەنهایە و تەواو جاخوا گەر ئەوها بێ شەیطان لە هەمومان زیاتر لە ڕووی عیلمەوە خوا ئەناسی والله شەیطان کەس 100 ساڵ دەرسی عەقیدە بخوێنە ناگەیتە علمی عەقیدەت ناگاتە ئاستی شەیطان ئەوەندە جوان خوای گەورە ئەناسی بەس ئایا ئەمە وا ئەکات کە ئینسان ئیتر شوڵی لێ هەڵکێشە و دەستکا بە گوناهکاری ئەمەیە کە ئیغتیرارە کە ئیبن قەیم باسی ئەکا ئینسان غەڕا نەوێ بەوەی کە والله هەر مادام ئەهلی قبلەم و ئەهلی تەوحیدم و کورە من موحیدینم وەخوا جەماعەتێک لە ئاگر ئەخیرەن یانە دەرەوە عتەقاء الرەحمان خۆ هەموو فەرمایشتان صەحیحن تەواوە بەس ئەمە ناکاتەوەی کە من بێم دەستکەم بە گوناهکاری بەڵام کورە هەر چۆنە بێ من هەر ڕزگارم ئەبێ نە وەکو چۆن عەرزم کردن دەرسی پێشوو ئێمە ئەڵێن ئەو کەسەی کەوە شەریک بۆ خوا قەرار نەدا لەژێر مەشیئەتی خۆیە ئینشاءالله خوا عەفوی ئەکات و ئەیبوورێ إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء كما يليه خواجان لسري عفويك أما إلي أفهمينه نك أو إلي أفهمينه برو هرشي أكي بيك ما دام شريك قرار ندا وقيناك أو دو مفهوم زور جواز اللي أميش بهمان شواز أبي أم نصوصاني كهن وما لنك كوا بال بدينه لا ابن القيم أفرمي وهذا إنما أتى صاحبه من قلة علمه وفهمه هشكز أو فهميه به هو علمي كما أو فهمي كما تيجيشنك خوي جورا الليرة بعام وتويتي إن الله يغفر الذنوب جميعا لشون يكترها بخاصية أفرمي إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء فرميتي لشرك نابورم ولا غير شرك أبورم أما لحقك يا حقي أو كسيك التائب به ده والله أو كسيك مشركيش بالتائب يرفع عفويك ما شاء الله مسألة حتى لما مشيئتي جاني أخوة عفويك ما دام تائب به دي هندي جاهلي ترهاتون وتيانا كورا كاكا خوا خوي بو خوي أم آياتنيا يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الله كبري عربيها تلاقي في غمري خاص الله عليه وسلم يا رسول الله لقيامته كي محاسب منك فرمي الله كبر لخوشيا هاوريك الله أكبر الله كل النقمت كل أخوة محاسبك أفوتين وتي كل إيه ونازل من أهل باديام والله كسي كريم ده صلاتي بهالأسر هالكسي كابو عفويك أزاني مخوة كريمة أخوة هوما عفوك نجات من مسألة كرامي أخوة زور قوري يعني هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور وكان بالمؤمنين رحيما صلوات اللي أدابوا يرزقارك رحيما لقلتوا غير أما تحيتهم يوم يلقونه سلام إما داران كأجنا وأخوة سلام
كأنما أشنان بخوا سبحان الله. إن جاء فرمي وأعد لهم أجرا كريما. أجريك بدنا أجريك بسيطنا، أجري كسي كريم أبيتون بخوا بياوتي لقل كسي كريم أبكى حتى أو بياوتي وبصدقات ندات ودل إسراحتنا صفتي كرم أما لا إنسانة توزي كرم هي دور أبي كرم يخوات شان قورو برزي هندق للتفسير أم آياتك وكنت حاليك زور قورو راستا شان باسي كرم يخواكين باسي رحمي يخواكين وخوا يشتهيش من نود خوا جان زور كريم بلام مسألة كرم يخوا نابي غرامانك أم آيات بيروزا أفرمون يا أيها الإنسان ما غرك بربك الكريم هندك جاهل وتوانا شي وتوانا خوي تلقيني شي كردوا كسي مغروري كردوا أو كسي كجناهي زور كردوا بل خواي كريم كرمي خوا ويلا كردوا جناهكم ما غرك بربك الكريم أنا خوي تلقيني كردوا واو تراوى أفرمي وهذا جهل قبيح بخوا أمر جهلك زور ناشرين عليكم السلام أي شيء أم كسي غرا كردوا كل الشيطان غراي كردوي نفسي أمارد غراي كردوي جهل هواد غراي كردوي كاتي أخواي قوري لفظي كريم ليرة هنا يعني السيد العظيم المطاع همو كريم معناه كرمك اللي ورناجري ليرة ألين أو سيد قوري كزور قوري هميش خلق كرايالي أكا ألين أوا أليرة معناه كريم أو أجين الذي لا ينبغي الاغترار به آخر أجر إنسان كريم ناسي شون روية لحقي كريمة حالي يبكاتو إهمال يبكى لحقي أوا يعني تو سبيل كرو كسيك باوكو دايك أجر إنسان فضي باوكو دايك لبيش شايبه والله قد جرأتي وناك بأدب يا برامبريان كابو همو لحظيك دسي مهرباني باوكو دسي مهرباني دايك أبين سوزي دايكو رزي باوك أبينه كاتك أما أبينه سيرك أم منال وبشوق همو عمري لسر شاني بياك شو بريو لسر دسو بخزمتي آفرتك شو بريو أكل أما لبيش شاي بأتواني بأدبي وكبران بريان ديتو أقل لبيش شاي بإخوة كريمة شون لبران بر كسي كريم برزي أنه تخوة أما كامل هي أقل بشي منو مجلسي كوا كسي زور برزي بوقاري تيابي كمان هي جرأتي وكا قجراكش جرأتناك كمان هي جرأتي وكا قصيكي زيادك جرأتناك بيايكي برز هبو حفظة صالح عمري زياتر وبيايكي صوفي جور متدين ببير ما أشونه مجلسة وخوي قصينا أكرد جاري وهبو نيو سعد أو سري دا أخذ ذكري أكرد يكس شركينا أكلنا أو مجلسة الريب بيايكي زهر برز همو كالشرمي ليك كس جرأتي وين أكرد لأنه مجلسي أو جورك يا قصيب كا قاتل راكش يا دنجيكي ليو بيه بهي شواز معصام كريم مدرس هندي جار أشوما خزمتي خلقي زور لأكود أن يشتن يعني دا يشتن 2 ساعات 6 ساعات تأكل معصام دعاء شي بوكرد أم خلقي كدانش ويكس شركة كيلو أنا شو الريان ولا أنا مجلسة كسصك شاو الريان كر إزعاج أبون أم قاج أو حتى سريان بركة يكس عصي هناك أها يشكلها والله أفرم جاري لسر قبران بوين بيغمري خواه صلى الله عليه وسلم وستا كأن على رؤوسنا الطيرة كأنما بسر سرمانوا باشا طيرك وستاوا جا طيرك وستو جولا أكي حركة أكي أبون أصحاب لخزمة بيغمري خواه صلى الله عليه وسلم شكو هو الكريم دورة أم مقارنة بين أبو الله خواه جل جلاله شون مغرور أبي بخوايك كريم أقر زانيت كريمة شون تقصيري أكي لحقيا شون ما فكاني أفوتين بويا جاري وهي كسيكي مختار بآقا اشتكان لشويني خويا داناني يه أم آيات أكاتا سرچاوي وبهوي أم آيات وآيات خوي بدزيت ولا زورشت هندي كاوتوانا كوركاكا لا يصلاها إلا الأشقى لا يصلاها إلا الأشقى كورا بزاو كسيك الشقية الذي كذب وتولى كالديني بدرو خسوته بشتي كروة الدين
هەر تەواو ئەوە ئەچێتنەوە ئاگرەوە کەسی تر ناڕۆ نەجاتمان بوو بێئاگە لەوەی ئەم ئاەتە لە ئەوڵەوە ئەفەرمێ فەئەنذەرتوکم نارا تەلەظە نارا تەلەظە ابن القیم فەرمێت جۆرە عەزابێکی تایبەتە بۆ کێ دانراوە لەناو جەهەنەمە تایبەت دانراوە بۆ کێ بۆ ئەو کەسانەی کەوا باشە کەذەبە وەتەوەلە هەندێک تر وتوانە چی ئوعدت للکافرین بابا والله جەهەنەم بەس بۆ کافر دانراوە تەواو غێرە کافر ناچێتە ناو ڕزگارمان بوو ابن القیم فەرمێمانە بێ ئاگان لە قورئان ئەگەر ناخوای گەورە بۆ بەهەشتیش فەرمێتی ئوعدت للمتقین خۆ کەسی وا هەیە لە متقینیش نییە یعنی یەک جار شایەتومانی هێنا وەفاتی کرد ئەفەرمێت چۆن لەمەیانە نابێ غەڕابی و پشتە سارد کرد و لەوی تریشیانە نابێ ئەبێ ئینسانی ئیماندار هەردوو لاکە بە ترسەوە بە لەرزەوە بوەستێ ئەفەرمێ هەندێک وتویانە وەڵا کاکە حەدیثمان هەیە ئەفەرمێ ڕۆژی عاشوورا بە ڕۆژوو بوو دەی محەڕەم گوناهی 1 ساڵ خوا لێتە بوو وەڵا ئێمە عەرەفەش ئەگرین عەرەفەش 2 ساڵ دە بەخوا قەترە گوناهمە سەرۆنە چی ئەکەی بیکە مادام تۆ ڕۆژە بە ڕۆژووە ئەفەرمێ ئەمانە بێ ئاگان لەوەی کە خۆ ڕۆژووی فەرزەکەی ڕەمەزان و سەڵەواتی خەمس زۆر گەورەترە أعظم وأجل من صيام يوم عرفة كل زور للرجع عرفة جورتره نيوجا كان جورتره باشا خوي جورة بهوي نيوجا فرز كان حرشي قناه اللي تبوري نا إلا مشتني بالكبائر بالكبائر كان خوي باراستبه إن جاء عفويك صوم رمضان بو رمضان كفارته باشا بوشي بو غير قناه كبيرة أفرمي رمضان بو رمضان جمعة بو جمعة كفارته هێشتا ئەم کەفارەتە بە قووەتانە دەرەقەتی گوناهی ئینسان نایە عاشوڕای بۆ داناوە تاسوعای بۆ داناوە عەرەفەی بۆ داناوە شەو نوێژی بۆ داناوە سەلامی بۆ داناوە سوبحان الله الحەمد لله دوای نوێژەکانی بۆ داناوە بۆیە غەزالی قسەیەکی هەیە ئەفەرمێ سەرم سوڕ ئەمێنێ لەم هەموو مکەفیراتە ئاخر هەر ئەوە بکە خوا لە هەموو گوناهە بوورە ئەو بکە ئەفەرمێ هێشتا گوناهی بەنی ئادەم تەواو نەبوو يعني سبحان الله هێشتا گوناهی بەنی ئادەم بەوانە هەمووی تەواو نەخێر تەواو ناوێ بۆیە بەڕاستی مەسئلەی غەڕانەبوون بەخوا غەڕانەبوون بەم نەسانە ئەبێ زۆر بە وریایی تەعامولیان لەگەڵا بکەین وا تەسەور نەکەی تر پشتوێنی لێ بکەیت و دەستکەی بە گوناهکاری وەڵات چیە ئیتر من تەواو لە حاڵەتێکی زۆر باشم مادام ڕۆژوەکانم گرتووە توانیمە شەشەڵان بگرم توانیمە عاشوڕا بگرم توانیمە عەرەفە بگرم من گوناهم بەسەرەوە نەما چی ئەکەم بابیکە ئەمە فێڵی شێتانە ئەوە ئاسوودەی تۆ تێکەتە ڕۆحت ئالۆزەکە ئاسایشی ناو ڕۆحت وێرانەکە ئەبێ زۆر بە وریایی لەگەڵ ئەم مەسەلە هەڵس و کەوتکە بەو خۆیە مەهما کان ئینسان پلەی بەرز بێ مهما كان ڕۆشت بێ لە مەسائلی خواناسی و دینداریە ئەم بابەتانە سەری لە تێکەدان ئەگەر وریان نەبێ و علمێکی تەواوی نەبێ شتەکان لە شوێنی خۆیاندان لە تەرازۆکانی خۆی هەموو ئاگا لێ نەبێ بۆیە تێگەیشتن لە هەردوو بەری دین بەشیرەن و نەذیرە موژدەکان تێبگەیت و ترسەکانیش تێبگەیت ئینجا ئەتوانی بفڕی ئینجا ئەتوانی تەواو قاچەکان سەقامگیر بێ بۆیە بەڕێزەکان مسائل كفارات زور زور للشريعة يعني تو بس بشورة مالو السلام عليكم لقل هاوسرتا لقل بابو دايكتا لقل خشكو براكتا خو يقول لهم قناها كان بورا ميوان يتناو مالك وأرو قناها كان يناو مالي برد شون بردي باشا شون مكفراتك زور قوية أما زور بهيزة بلام مكفرات قوية بهيزك هي هەندێک جار هەندێک گوناه هەیە لای نابۆ لەنە بۆیە لە فەرمایشتێکە ئەفەرمێ هەندێک گوناه هەیە بەسەر عەبدەوە شەو نوێژەکەی لای نابە زیکر و ڕۆژوو و نوێژەکانی لای نابە کەسابەتی حەڵاڵ لای کە بە جۆرێکی ترمان هەیە گوناه لەسەر لا ناچێت ئیلا کاتێک کە بە دوای حەڵاڵە گەڕا ئینجا خۆی گەورە لە گوناهەکەت ئەبورێ إن تجتنبوا كبائر ما تنهون عنه نكفر عنكم سيئاتكم أجر خوتان ببارزن لكبائر كان إن جاء الرجاء تكفير سيئاته طبعا تكفير
خۆی کوفر یعنی ستر یعنی شاردنەوەی گوناهەکان. والله جاری وایە ئینسان لە نامەی ئەعمالیشە و لە زیهنی مەلائیکەشە نامێنێ ئەو گوناهە. طبعا چۆن کەون و کائینات شاهیدی لەسەر تۆ ئەدا بە چاکە شاهیدی لەسەردا بە خراپ. وا تەسەوور نەکەی لە چواردەوری ئەم ماڵە گوناهەکەیت ئەم دار و دیوارە شاهیدی لەسەر تۆ نادەن. والله شاهیدی لەسەر ئەدەن کە تۆ گوناهت کرد. بەڵام خوای گەورە کاتێک کە تەکفیری سەیئاتی کرد سبحان الله کە عەفوی کردی لەبیر ئەوانیشی ئەباتەوە لەبیر مەلائیکەشی ئەباتەوە تەواو ئەبێ. کەوابوو ئێمە زانیمان سەبەبی تەکفیر سەبەبی ئەوەی کە خوای گەورە لە گوناهەکانت ببورێ سەبەبی کوژانەوە و شاردنەوەی گوناهەکانی تۆ زۆر زۆرە. هەتا وەکو ئەسبابەکان زۆرتر بن زیاتر خوای گەورە عەفوتەکە تا ئەسبابەکان کەمتر بن کەمتر. جاری وایە طەبیعی ئەسبابەکان 5-6 سەبەبی بەقووت کۆ بێتەوە مەهماکان گوناهەکە بەقووت بێ لایە بن. هەندێک جاریش نە سەبەکان لاوازە گوناهەکە بەهێزترە سەبەبەکە لەگەڵ گوناهەکە ئەکەونە ململانێ. بنمونە 33 جار سبحان الله 33 جار الحمدلله 33 جار الله أكبر شەو لە خەوە ڕاستڵەکی لا إله إلا الله وحده لا شريك له ئەڵێ گوناهەکان هەموو خوا لێتە بورێ. یعنی 10 جار لا إله إلا الله وحده لا شريك له لە دوای نوێژی بەیانی لە دوای نوێژی ئێوارە کە ئێڵەی خوای گەورە لە گوناهەکان دەبورێ. بەڵام گوناهەکەت ئەوەندە بەقووەتە لەگەڵ ئەم سەبەبات جەنگە کرد. سەرەکە جارێ گوناهەکە بەقووەترە ئەو سەبەبە ناتوانێت عەفوت کرد. سەبەبی دووەم سەبەبی سێهەم سەبەبی چوارەم کۆ ئەبێتەوە ئینجا خوا لەو گوناهە دەبورێ. وەی وا تەسەوور نەکەین بەهۆی یەک سەبەبەوە پشتێنی لێ بکەینەوە بڵێن ئیتر تەواو ئێمە هەموو شتێکمان تەواو کردو هیچمان نێشتوت. بەڕێزەکەم ئێمە ئیماندار زۆر پێویستمان بە ئاسایشی ڕۆحمان هەیە. هەموو بەنی ئادەم پێویستی پێیەتی بەس بەخوا ئێمە ئیماندار ئەگەر ئاسایشی ڕۆحمان بە کامیلی نەبێ ناتوانین تشکی داوا بینەوە بە بەرامبەرەکان ناتوانین ئارامی بخێنە دڵی بەرامبەرەکانمان. تۆ سەیری پێغەمبەریان کەن صلی الله عليه وسلم لە ڕوتبەیەکی ئەوەندە بەرزە سبحان الله. جاری وا هەموو کەسێک ئەهات بەس بە بینینی دەموچاوی جوانی و نورانی سبحان الله ئەم کەسە دڵی پاکە بوو وەچکە پەخشی ئاسایشی یەکردوە بەرامبەرێک ئەوەنە دڵی خۆی ئارام بوو پەخشی ئەم ئارامی یەکسەر تەئسیر لەسەر بەرامبەرەکەیەک. ئینسان جاری وا هەیە زۆر غەمبارە کەسێکی ساڵحە بینێت لە خۆی و غەمەکەی ئەڕوو ئاسایشی ڕۆحی ئەو تەئسیر لە ئەویشەکە سبحان الله. بۆیە دراوسێتی زۆر مهمە هاوڵایەتی زۆر مهمە. جاری وایە هاوڵێکت هەموو غەمەکانت ئەبە چکە ئاسایشی ڕۆحی هەیە پەخشی ئەکاتەوە بۆت. ڕۆحەکان الأرواح جنود مجندة هەموویان ئەوە سەف سەف لە بەردەم خوایە هەموویان وەستاون. والله جاری وا هەیە یەک کەسی دڵ ئارام خەڵکێکی زۆر دڵ ئارامەکات. بۆ ئێمە پێویستمان بە ئەوەی کە ئاسایشی ڕۆحمان هەبێ هەموو ئەو وەسائلانە بێ بەکاربێنین هەتاوەکو ئارامە بینەوە. قورئان خوێندن دوعاکردن کردەوەی ساڵح غەڕانەبوون تێگەیشتن لە سەبەبەکان بۆی خوای گەورە لێمان وەبورێ. ئەزانن مەسائلی ئەسبابەکان طبعا ابن القیم زۆر لەسەری ئەڕوا چەندین دەرسی تر ئێمە لەوە چێت لەم بابەتا بین کە مەسەلەی غەڕایەتی بەخوا و ئینسان چۆن شەیطان فێڵی لێکە ئاخر ئەمە فێڵی شەیطانە یعنی فێڵی شەیطانە ئەوە لێ ئەکا کە جەریء بی بەرامبەر بە گوناه گوێ نەدەیتێ خۆ ئەرحەم الراحیمینە هیچ گوێ سڵ نەکەیتەوە جارێک دوان سیان چوار پێنج سڵ ناکەیتەوە لە خوای گەورە والله خوای گیان ئەرحەم الراحیمینە. والله جاری وا هەیە لەسەر گوناهێت کە ئەیکەیت و ئیسرارە هەیە لە دڵتا دڵت ئەوێ هەر بیکە با بەکردەوە شەندێ جار بۆت ڕێک ناکەی بەڵام دڵت هەر ویستوێتی بیکە. بە سبحان الله چۆن ئەها ئەو کەسەی هەممی عیبادەتی هەیە لەناو عیبادەتە ئەو کەسەی کە هەممی گوناهی هەیە ڕێک لەناو گوناه هەیە. ئەمە مەسەلەی هەم ئیمامی غەزالی کاتە 6 بەش یەک بەشی گوناهی لەسەر نییە کە خەیاڵێکی عابیرە بە مێشکی ئینسانە ئەڕوە بەڵام تۆ عەزیمەتی لەسەر گوناهەکە هەیە خۆت ئامادەکردەوە بۆ گوناهەکە و دوای ڕێک نەکەوت بڵێ وەڵا خۆ گوناهەکە لەسەر نووسرا خۆ نەمکرد شتیوانی ئەو هەموو ئیسرارە بە گوناه لەسەر دەنووسێت. وێ جاری وایە ئینسان ئاوا دانیشتووە لە ناو گوناهی شانیە بەڵام بە گوناه لەسەری حیسابە کرێ
چونکە عەزم و جەزم و ئیسراری لەسەر گوناهەکان هەیە. بۆیە زۆر کات کە باسی غیبەتەکەین ئەڵێن کاکە هەرچی شتەکەین هەرچی کەفاراتە بیهێنە غیبەتە بۆ ناسڕێت. چی ئەەکەیت تۆ لەزم لای چاوە ئەو لای چاوە هەمووی غیبەتە. هەنی غەزالی ئەفەرمێ ئەگەر باسی موسڵمانێکیان کرد تۆ کورد دەتخوا باسی مەکە ماڵەوە بێخوا خوا عەفویکە. ئەم خوا عەفویکە خۆ بە حیساب دوعاو بۆ کردو فەرمێ غیبەتە کرد. بۆ چونکە جوێ لە تەنقیسە کرد کورد خوا عەفویکە وازی لێ بێنە. باش هەموو ئەمانە ئیشارات غەزالی فەرمێ جاری وا هەیە ئیشارە دەبێتە غیبەت. جاری وا هەیە ئیشار لە کەسێکەکەی ئاوا ئەگەکەی بە کەسێک باشە بۆ ناکاتە غیبەت. ئەڵێ فڵان کەس دەنگ و باسی ئەڵێ وازی لێ بێنە مێشکی تەوانێ باشە یا ئەوەکە ئەڵێ مێشکی فولە باشە هەموو ئیشارەتان ناکاتە غیبەت مەکەن. بۆ زۆری تر طبعا سبحان الله ئەوە یەکێکە لە کەبیرەکان کە شایع طبعا ئینسان بڕواکەن کە قاڵە بێتەوە لە گوناهی کەبیرە ئەگەر لە خۆی نامێنێ. ئێستا خەتەرترین نەخۆشی مەگە سەرەتان نییە چونکە ئێشی نییە. والله ئێستا وای لێ هاتووە سەرەتانی ئێمە بریتێ لە چی؟ بریتێ لە غیبەت. هەز بە ئێش ناکەین لە ناخمانەکە غیبەتەکەین. اینجا هەندێک جاریش شێتانەمان خەڵێ وەڵا پێڵێم لای خۆشی ئەوان وت جەبە لای خۆشی ئەوە وت مەگەر ئەمە هەر غیبەت نییە. یان هەنێ جار بە ناوی ئەوەی خزمەتی دینەکەین و خزمەتی داوە بانگەوازەکەین ئادێ بەرەبینە ئەم موسڵمان و ئەو موسڵمان و غیبەتی ئەم و غیبەتی ئەو ئەیتر خۆ سەری زمان و بنی زمان تاوا نابێ غیبەت. هەنێ جار جەمعی غیبەتی ئەو جەماعەکەین غیبەتی ئەو کۆمەڵە موسڵمانەکەی ئەم کۆمەڵەی تر ئەوی تر چاک و خراپیان تێکەڵەکەین بەسەرێکە ئەزان ئەوە چەند خەتەرە. یعنی مەسائلی ئەوە یەکێکە لە گوناهەکان کە عەرزانەکە ما هەستمان بەرامبەری تاوا نەما. بۆیە بەلامە وازانین ئەڵێ منافق و ئیماندار فەرقەکان ئەمەندێ. موسڵمان کە گوناهێک ئەکاوە ئەزانێ کێوێ بەسەر سەریەوەیەتی ئێستا ئەکێ بەسەریە دنیای لێ تاڵە بێ و تاریکە. منافق کاتێکەوە گوناهەکەوە ئەزانێ مێشێکە بەلە دەستێک ئەجوڵێن لەو چ ئەستەغفیرڵڵاهی زمانی بکە هەرەوە. بۆیە بەڕاستی بۆ ئاسایشی ڕۆحی خۆمان ئێمە پێویستمان بە تەوبەی زۆر سادقانە هەیە. پێویستمان بە ئەعمالی زۆر ساڵحی زۆر هەیە مکەفیراتی زۆر. پێویستمان بە دوعا و لاڵانەوەی زۆر هەیە. پێویستمان بە خزمەتکاری قورئان هەیە بۆی شیفا بۆ ئەبدان و بۆ ڕۆحمان بێت. والله چۆن ئینسان کە شوێنێکی ئێشەکات و ئاوا دەستی ئەخاتە سەر وتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سێ جار بسم الله ئەکات و حەوت جار أعوذ بعزة الله وقدرته من شر ما أجد وأحاذر أكات إرشكي نامنه والله درونش أوان كأوان لخزمة كلامي خوايا لخزمة دعائك واستاي طاو أبي آرام بيتو كآرام نبو نخوشكت قرسترة مكفرات زياتري هندي جار إنسان أقات حالتي شوا هزاران مكفرات يعني إنجا قناهيك لك والله بيتو إنجا آثاري قناهيك بسر ونامن اینجا گوناهەکان نوری ئینسان ئەکوژێنەوە عەزیزانم. وەڵڵی هەر یەکێک لە ئێمە خوا یەک کۆمەڵە نوری داوینەتێ بەهۆی گوناهەوە ئەکوژێتەوە کە کوژایەوە هەتا دای ئەگیرسێنیتەوە. زۆری ئەوێ کە داشی گیرسانەوە چۆن شوشەیەک لەت بوو بێ و لێکت دابێتەوە بەخوا ئاسەواری هەرێمە نەهێشت بەشێکی هەرێمە. بۆیە ئێمە لەم زەمەنی فتنە لەم زەمەنی فەسادە بەڕاستی پێویستمان بەوەیە کە قورئانی زۆر بخوێنین دوعای زۆر کەین کردەوەی ساڵحی زۆر کەین خۆمان نەخەڵەتێنین. ئەمانە هەمووی فێڵی شەیطان باسییانەکەین. شەیطان زۆر باش ئەزانێت چۆن لەگەڵ ئێمە تەعامولەکەین وە باش ئێمە یەکەیەکە ناسیوە هەر یەکەمان لە شتێکەوە بۆمان دێ هەر یەکەی بە شێوازێن. جاری وهەیە لە شتێکە زۆر خۆت بە موسەیتر ئەزانی پێت وایە دەستشکێنەوە لەگەڵ شەیطانە پێکرد هەل لەو شتە تۆی گیرۆ دەکە. تصورك جاري ويا بيد ويا علم أو هاي كتوريت الدرخة شيطاني هلا علمك توشي جناهتك جاري ويا بيد ويا للدعوة بانجوازكتها تو زور سركوتي تو شيطان درقتنا تو هل خدي أو تو يجرو ذاك لكرده وصالحة كان الشيطان حول أداك كذا خراب يبكى كنيتواني إن جايبه قناة بعتبر حتشي كذا باشي تو يموي خلل يكتادوس بوي براسي ئێمە پێویستمان بە هەر ئەوە نییە تەنها بڵێن وڵا خۆمان بە تەنها ئەمە ئەکەین بەخوا پێویستمان بە دەسە جەمعی هەیە دەسە جەمعی و ئەم کاران
ولا أصحاب لزمان يخوانا دانشتون تعالوا نجلس بنا ساعة نؤمن ساعة وربا ساعات يا إيمان من تازكينا أي إمام زمان نسي يا بردم شاشة يا باسي سياسة يا باسي غيبة باسي مسلمانان وأملا ولا حيشتك من نيك بين إيماني خوي بيتازكينا كوا مجلسك من هي بين هما دانشين دسكين بالصلوات دان كوا مجلسك من هي هروما بين بيك وسبحان الله واستغفر الله والحمد لله يبكي مجالسي حمد مجالسي تهليل وتسبيح مجالسي صلوات حتشي نما بويا براسي أبيه جوڵانە و بوژانەوەی تر دروست بێ لەناو سەحوەی ئیسلامی جوڵانەوەیکی زۆر بەهێز کە هەمومان بجوڵێنێ هەست و شعورمان بجوڵێنێ بزانین ئەم نوقسانیەمان هەیە و چارەسەریکە لایەنە ڕۆحیەکەی خۆمان بەهێزکەینەوە معقولە ئێمە لە نەوەتەکانە لایەنی ڕۆحیمان بەهێزتر بێت تا 2000ەکە ناکرێت ئەبێت ساڵ بە ساڵ بڕواکە ئێستا وەرەسەری تەقدیم ینی قیاسێ بکە تەقییمە بکە لە بینی هەشتاکان و ئێستا بزانە کامی باشتر ئەسەی هەشتاکان باشتر ناکرێ ئەوە ڕاستە لە ڕووی علومەوە ئێمە سەرکەوتوین لە هەشتاکانە لە هەموو هەڵەبجا بگەڕێیتەیە احتیمالە ئەو پەڕی 3 کەس 4 کەس ئەدۆزیەوە کە تەجویدی ئەزانێ خەڵک سەریان تێکرد و تەجویدیان لە ئاخر ئێستا زۆر کەسێ تەجوید بزانێ بەڵام کەم کەسێ قورئان بخوێن بەینەما لە هەشتاکانە بەو کەمە تەجویدەوە هەرچی گەنج و شەوا بوو مەسافە لە گیرفانیا بوو شەو ڕۆژخەری زۆر کات ئێستا مناڵ بووم بە بیرمە لە دەشتەکانە خەڵکم ئەبینی ئەهاتن و ئەچوون قورئانیان لەبەرەگرن ئەی ئێستا گەنجەکان لەکوێ قورئان لەبەرەکەن و خەریکی چین و چی ئەکەن ئەو بۆی ئێستا ئاسایشی ڕۆحمان تێکچوو بۆی ئەو کاتە جاری وە هەبوو لە شەوێکە 3 دەرسی عام لە یەک مزگەوتە ئەوترایەوە یەک لە یەکیان قەرەباڵغتر ئەی ئێستا یەک دەرسی عامیشدانە کەس تااقەتی نەدانیش ئەو هۆکارەکەی چییە لایەنە ڕۆحیەکە فەراغێک هەیە فەراغەکە پێویستی بە پڕکردنەوە و بە هیممەتێکی زۆر گەورە هەیە خۆی گەورە لە گوناهی منی شوێوە ژوورێ و داوا من لە ذاتی پاکی پەروەردگار خۆیان بۆ خاتی ناوجوانەکان بۆ خاتی صفەتی بەرزە بۆ خاتی ئیسمی عەظەمت خۆی ئەم دەرسە تەواوی دەرسەکانی ترمان لێ قبوڵکە ئارامی بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە عاقبەتمان خێرکە یا رب العالمین خۆی گیان ئێمە عەبدانێکی گوناهبار و خەجاڵەتباری بەردەم دیوانی توین هاتوینەتە شوێنێکی مبارەک و هاتوێنێتە بەردەم پیاوێکی زۆر گەورە کە ئیبن القەییمە ئەمانەوێ ڕۆحی خۆمانی پێ بسپێرین وەکو معلمێکی زۆر گەورە ڕۆحەکانمان ئاسوودەکە دەیا ڕەبی خۆی ئارامی بەسەر ڕۆحمانە ببارێنە ئاسایش و ئارامی بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە تو گەوری خۆت خۆی گیان قبوڵمان کە خۆی گیان قبوڵمان کە خۆی بۆ خاتری گەوری خۆت قبوڵمان کە هێزمان پێ عەتاکە یا رب العالمین ڕزقێکی زۆر چاکمان بدرێت لە تاعەت و خواناسیمانە یا رب العالمین خۆی گیان دامان مەزێنە لەسەر خواناسی دامان مەزێنە لەسەر دینداری عیبەکانمان بشارەوە یا رب العالمین خۆیە ئێمە عیباری گوناهباری خەجاڵەتبار ئەمانەوێ پاک بینەوە یا ئیلاهی هاتوێنێتە بەردەم دیوانی تۆ خۆیە تۆ کەریمی و دەستی کەس ڕەت ناکەیتەوە کەسە گوناهبارەکان قبوڵەکەی ئێمە گوناهباریش قبوڵکە یا ئەکرەم الئەکرەمین خۆی گیان بەزەی بەسەرمانە ببارێنە عەفومان کە دڵمان ئارام کە ڕۆحمان ئاسوودەکە یا ربی خۆی گیان هیممەتمان بەرزکە بۆ خواناسی بۆ تاعەتت بۆ دینداری خۆیە هیدایەتی شەباب و گەنجەکانمان بدە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خۆیە داوات لێ ئەکەین لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتمانەوە نەبێ تو گەورەی خۆت بە ئەندازی هەناسەی مەخلوقاتت سەڵەوات بۆ دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بنێرە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خۆی گیان سڵاوی ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تاک تاک ناومان لە خزمەتیا بێنە بمان گەڕە لەو عەبدانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەموچاوی گەش و جوانە ببینینیان یا ربی خۆی گیان عیبەکانمان لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بشارەرەوە تو گەورەی خۆت بمان گەڕە لەو عەبدانەی کە رسول الله صلی الله عليه وسلم دڵی ئازاری ئەبێ بەهۆی گوناهی ئەوانەوە خۆیە بە ئومەتی ئەو قبوڵمان کە بە شوێن کەوتێ ئەو خۆشەویستە قبوڵمان کە یا ربی خۆیە غەڕامان مەکە یا ربی خۆی گیان غەڕامان مەکە خۆیە داوای عەفوت لێ ئەکەین لە گوناهەیە کە کردومانە و زانیومانە داوای عەفوت لێ ئەکەین لە گوناهەیە کە کردومانە و نەمان زانیوە پەروەردگارە لێمان ببوورە و بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین خۆیە بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین خۆی گیان ئێمەی خەجاڵەتباری گوناهبار دەستی زەلیلیمان بۆ تۆ بەرز کردوتەوە حاجەمان زۆرە لە دنیا خۆیە هەمویان ئەسپێرین بە تۆ بۆمان جێبەجێکە
ربنا آتنا في الدنيا حسنة، ربنا آتنا في الدنيا حسنة، ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. آمين آمين. والحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. ويقول لمن قبولك ولقناها ملاك من بوري موفقين.